بەرنامەی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ژمارە 104 بۆ هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. کۆمەڵی ئیسلامی کوردستان عێراق بەشداریەکات لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ ساڵی 2018 بە لیستی سەربەخۆی ژمارە 104 لە پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دهۆک و تێکۆشێت بۆ هێنانەدی ئەم بەرنامەی خوارەوە. تەوەری دووهەم هاوڵاتی بوون. 1. پێوەری هاوڵاتی بوون بێتە بنەمایەکی سەرەکی بۆ دامەزراندنی دەوڵەتێکی مەدەنی و دامەزراوەیی. 2. کارکردن بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی پرۆسەکانی بەناو ئەنفال و کیمیایی باران و ڕاگواستنی زۆرەملێ لە شار و گوندەکانی کوردستان، هەروەها قوربانیانی کردارە جەنگەکانی هێزە فرانەتەوەکان و قوربانیانی تیرۆر لە عێراقدا. 3. گەشەپێدانی خزمەتگوزاریە تەندروستی و فێرکاریەکان بێ بەرامبەر بۆ هاوڵاتیان. 4. هاندانی پێچێنانی خێزان و پێدانی پێشینەی هاوسەرگیری گونجاو بۆ لاوان. 5. کارکردنی حکوومەت بۆ گەڕانەوەی ئاوارەکان بۆ شوێنی نیشتەجێبوونی خۆیان و قەرەبووکردنەوەی زیانەکانیان. 6. ڕێگریکردن لە سزادانی سیاسی هاوڵاتیان و کۆتایی هێنان بە چەوسانەوە و ستەملێکردن لەسەر بنەمای ئاینی و مەزهەبی. لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ژمارە 104.